خەڵک هەر هەمووی درۆکە بەس جەنابێ ڕاست دەکەی. چیم کردووە ئەشی چیم کردووە؟ من وەکو ئەکتەرێک کە بەشدار بووم لە درامای بارانە، درامای باران هەنگاوێکی نوێ بوو بۆ من. یەکەم جارم بوو بەر کاگ ئاکۆب کەوە وەکو دەرهێنەر. ئەزمونێکی خۆش بوو. کارەکتەرەکەم یەکێکە نوێنەرایەتی کچانێکی چەساوی کۆمەڵگا ئاکات، ئەو کارەکتەری کە نواندنم تیا کردووە و ئەم دوو حەڵقەی کە نمایش کرا بە خۆشحاڵیەوە دڵمان خۆش بوو، لەبەر ئەوەی لە ڕووی تەکنیکەوە، لە ڕووی نواندنەوە، لە ڕووی ئیخراجەوە درامایەکی بەلای منەوە درامایەکی باش بوو. ئێوارەیەکی بارەناوی بوو لە ماڵ هاتمە دەر بۆ یەکێ لە شەقامەکانی سلێمانی. ڕووداوێکم بینی، مناڵێکم بینی، دوایەوە کۆمەڵێت ڕووداوی ترم بینی لەسەر مناڵە. ئەمە وای کرد کە من بیر لەوە بکەمەوە کە چیرۆکێ بنووسم. دوجار چیرۆکەکەمان کرد بە سیناریۆیەک. بە تاکید کۆمەڵی برادر ئەم سیناریۆیان بینیوە، زۆر هاوکاریان کردوم، اینجا بۆتە ئەم سیناریۆیە. ئەمڕۆ دوو ئەڵقەمان لێ بینی، من زۆر خۆشحاڵ بووم کە کۆمەڵی هونەرمەندی زۆر بە ئەزبوون و باش هاتنام شوێنە و ئەوەی کە بیستمان زۆر بەدڵیان بوو. ئەمە مای خۆشحاڵیە بۆ من وەکو نووسەری سیناریۆکە. بە تاکید کاگ ئاکۆب چونەی بۆ کردووە، ئەوە بە ئەومان لەبیر نەچێ. ئەوەی کە بینیم لەم دووەڵقەیە زۆر دڵی خۆش کردم، ینی زیاتر بوو لە سیناریۆکە. بەداخەوە بۆ خۆتان خۆش بن.